ئێرە گەڕێکی مەزرعەیە لە قەزای خانەقین لە نێو ئەم خانوەدا تەرمی دوو هاوڵاتی دۆزرایەوە کە بە وتەی کەس و کاریان هەردوو کەسەکە خوشک و برای یەکتر بوونە. کوڕەکەیان نەخۆشی داونی هەبوو و زیاتر لە 47 ساڵ تەمەنی بووە، کچەکەش کە 55 ساڵ تەمەنی بووە ماوەی 2 ساڵە دووچاری نەخۆشی بووە. لە کاتێکدایە چەند ڕۆژێکە دیار نەماون کاتێک لەلایەن دراوسێکانیانەوە دەچنە ماڵەوە دەبینن هەردووکیان گیانیان لەدەست داوە. چەند ساڵە هاوسامان لە مەزرعە خەرەوێرە کەسیان نەوێە ئەمڕۆ سەعات 2 خەوەرمان بی ینی ئەیانە مردنەوە هاتیم سێر کردی من هەرێک ژنەکە لە غرفەی خۆی مردیە و پیاوەکەش لە غرفەی خۆی مردیە و ودای نێزام شرتەڕە ئەو ناوەگردیە و منیشا لەوە هاتم لەورە وسێم دامە خاپیان وتم نازەمێش وتن بابە لە ناو ماڵە دیگان ئەمر خوداکە هەر دیگان نەخۆشە حساوکە خۆشکەکەیش جەڵتە داش بەخە دوو جەڵتە داهێسەلی ژوو جەڵتە داهێسەلی یەک جایتر کوشتێسەی. لە پاش گەیشتنی تیمەکانی پۆلیس تەرمەکان ڕەوانەی نەخۆشخانەی گشتی خانەقین کران. دوای وەرگرتنی ڕەزامەندی پزیشکی دادی دیالا هەردوو تەرمەکە بەمبەستی توێکاری زیاتر ڕەوانەی پزیشکی دادی دیالە کراون. بە پێی زانیاریە سەرەتایەکانیش هۆکاری گیانە دەستدانیان برسێتی بووە. یەکێکیان نەخۆشی کوڕەکە با بڵێ نەخۆشی دەرۆنی هەیە و ژنەکەش پێش 2 ساڵ ڕابردووە تووشی جەڵتەی دەماغی هاتووە. ئێمە وەکو پزیشکانی نەخۆشخانەی خانەقین هاوکارەکەمان بۆ ئەوە بووتمان احتیمال هەیە ئەمانە برسیان بووە یەکێکیان پێشتر احتیمالە ئەمرخوای کردووە و کەیدریش دواتر ئەمرخوای کرد بۆ زیانیاری زیاتر تاکو با بڵێن زانیارێکی ڕاستەقینە بەدەستمان بکەوێ هەستان ئەو دوو تەرممانە ڕەوانە کرد بۆ تۆبی عادلی بەعقوبە. ئەو خوشک و برایی کە لە یەکێک لە خانوەکانی گەڕێکی مەزرعەی قەزای خانەقین تەرمەکانیان دۆزراوەتەوە ساڵانێکە هەردووکیان بەتەنها لەو خانوەدا دەژین کە کوڕەکان لە دایکبووی ساڵی 1970 و نەخۆشی داونی هەبووە، کچەکەش پیشەی مامۆستا بووە و لە دایکبووی ساڵی 1966 بووە و ساڵانێکە دووچاری نەخۆشی بووەتەوە. بە پێی زانیاریە سەرەتایەکانیش هۆکاری گیانە دەستدانیان بۆ برسێتی دەگەڕێتەوە و پێدەچێت چەند ڕۆژێکە گیانیان لەدەستدا بێت. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.